بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقێکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک داهاتمەوە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئایا چوونی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ دەستکەوتی حەزبین یاخود بۆ دەستکەوتی نیشتیمانین. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەک دەبینین کە سەرکردەوەی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرەبەرە دەسن بۆ بەغدا بۆ ئەوەی کە حکوومەتی داهاتووی عێراق تەشکیل بێت و پشکی هێز و لایەنە سیاسیەکان لە حکوومەتی عێراقیدا لە 4 ساڵی ئایندەدا هەبێت. ئەوەی کە جێگەی تێبینیە لە هەموو ئەو وەفدانە یاخود ئەو سەردانانەی کە هێز و لایەنە کوردیەکان بۆ بەغدا دەیکەن ئەوانە وەک دەبینین کە نوێنەری سەرجەم هێز و قەوارە سیاسیەکانی تێدا بەدی ناکرێت، بەڵکو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەریەکێکیان بەجیا دەچن بۆ بەغدا و هەریەکێکیشان کاتێک کە دێنەوە وان نیشان دەدەن کە ئەوان نوێنەراتی گەلی کوردیان کردووە تاوەکو ئێستا نازانێت لە بچووکترین هێزەوە تاوەکو زۆرترین هێزی هەرێمی کوردستان کامیان بەڕاستی و بە فیالی نوێنەراتی هەرێمی کوردستان دەکات. ئەم پەرتەوازەی کورد وای کردووە کە کورد لە بەغدا سنگ و قورسایەکی ئەو تۆی نەبێت و وای کردووە کە زۆر جار بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان لەدەست بدات. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئایا چوونی وەفدەکان بۆ بەغدا بۆ دەستکەوتی حەزبین یاخود بۆ دەستکەوتی نیشتیمانین. ئێوە دەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پیام دەردەکەوێت پەیوەندی بکەن و سەرنج و تێبینیەکانی خۆتان لەم بارەیەوە بخەنە ڕوو. بەڕێزان وەکو لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان وەفدی هەندێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کرد و لەگەڵ سەرکردەکانی عێراق دانیشتن بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەن لەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق و ئەو وەزارەتانەی کە بەر هەرێمی کوردستان دەکەوێت وەکو لە میدیاکان و لە ڕۆژنامە نووسەکان و لە میدیا جیاوازەکانی عێراقی و هەرێمی کوردستان دەردەکەوێت ئێستحقاقی کورد بەپێی ئەو ڕێژەی دەنگەی کە هێناوێتی لە پەرلەمانی عێراق 4 وەزارەتە و ئێستا لەسەر هەندێک وەزارەت مشتومڕ لە لەوان هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستاندا هەیە بۆی کە هەندێک هێز دەیەوێت هەموو وەزارەتەکان بۆ خۆی ببات و هەندێک هێزی دیکەش کۆمەڵێک مشکیلە هەیە لە نێوانیاندا بۆی کە ئەو وەزارەتانی دەمێنێتەوە بۆ خۆیان بێت. ئەمە وای کردووە کە لەلایەک هێزە کوردیەکان لە بەغدا ناکۆک ببن و ئەو دانیشتنەی ئەنجومەنی نوێنەران کەوا بڕیار بوو ئەمڕۆ ئەنجام بدرێت دواخراوە بۆ هەفتەی داهاتووە. هێزە شیعەکانیش و لەگەڵ هێزەکانی دیکەی بەغدا هێزە سونەکان لەسەر چەند وەزارەتێک لە گرنگترین وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی مشکیلان هەیە بۆ پێی کە هەندێک لە کارکتەری سیاسیان دەستنیشان کردووە کە نزیک لە ئایدۆلۆژیا و باگڕەوەندی خوانەوە هەندێکیش لە هێزە سونیەکان پێیان باشە خەڵکانی دیکە کاندید بکرێن بۆ ئەم پۆستانە. ئەمە وای کردووە کە حکوومەتی ئایندەی عێراق تا ڕادێک لە پێکهێناندا دوا بکەوێت. تەوەری ئێمە ئەمڕۆ ئایا چوونی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ دەستکەوتی حەزبین بۆ ئەوەیە کە تەنها لە بەغدا ئەم پۆستانەی کە بەر هێزەکانیان دەکەوێت و هەژمونی خوانی پێبەرز بکەنەوە و لە نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان شان و باڵی خوانی پێبەرز بکەنەوە بڵێن ئێمە وەزارەتمان هەیە لە بەغدا تەنها بۆ ئەوەیە یاخود نەخێر بە فیالی ئەم وەزیرانەی کە لە حکوومەتی بەغدا لەسەر نوێنەراتی گەلی کورد دەبن بە فیالی ئیش دەکەن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کێشە و گیرروگرفتەکانی هاوڵاتیان دەگەێنن بە بەغدا و داکۆکی لەسەر مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن و داکۆکی لەسەر بودجەی چەند ساڵ بڕاوی هەرێمی کوردستان دەکەن لە بەغدا و پەرلەمانتارەکان هاوشانی وەزیرە بەڕێزەکان لە هەر لایەنێکی سیاسی بێ بە فیالی ئەوانە ئیش بۆ دەکەن کە کورد لە بەغدا بە فیالی بە پێگەی خۆی و بەو سنگ و قورسایی کە هەیەی لە بەغدا کار دەکەن بۆی کە مافی هاوڵاتیان لە بەغدا بەدەست بهێنن. بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو ئەو ململانێ سیاسیانەمان بینی ئەم سەردان و هاتنوچوونانەمان بینی کە لە نێوان هێزە شیعەکان خۆیان بۆ پتەوکردنی یەکتری ناویانەوە هێزە سونیەکانیش لەو چوارچێوێدا بۆ ئەوەی کە هەژمونیان لە 4 ساڵی ڕابردووی حکوومەتی عێراقی بەهێزتر بێت و سنگ و قورساییان لە ناو حکوومەتدا زیاتر بێت و
بتوانن بەهۆی ئەم هەموو کێشە و ململانیانەی کە لە 4 ساڵی ڕابردوو بەهۆی بوونی هێزەکانی داعش بەسەر ناوچەکانیان داهاتووە هەوڵ دەدەن پێگەیەکی بەهێزتریان لە ناوەندی بڕیاری حکوومەتی عراقیدا هەبێت بۆیە تا ڕادەیەک پێکهێنانی ئەم جارەی حکوومەتی عراقی وەک باز دەکرێت بە سەرۆکاتی عادل عەبدولمەهدی هەندێک گرفتی بۆ دروست بووە چاوەڕوان دەکرێت لە چەند هەفتەی داهاتوودا کێشەکان تێپەڕەندرێنوە لە کۆی ئەم وەزارەتانی کە حکوومەتەکەی لێ پێک دەهێنرێت تاوەکو ئێستا 8 وەزارەت ماون کە بێوەزیرن لە ناویاندا پۆستی وەزارەتی داد هەیە کە هەندێک لە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بە ئێستحقاقی خوانی دەزانن وە لە ناویشاندا هەندێک لە هێزە سیاسەکان مشتومڕیان لەسەری هەیە ئەوەی کە دەکەوێتە سەر ئێوە سەرنجی ئێوە چیە لەسەر تەوەری بەرنامەکە دەتوانن سەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامە بڵێن ئایا چوونی وەفدەکان بە مەبەستی دەستکەوتی حەزبین یاخود دەستکەوتی نیشتیمانی و باڵان ئایا نوێنەرانی کورد وەزیرەکان یاخود ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە لە بەغدان داکۆکی لە مافی کورد دەکەن یاخود تەنها بۆ چوون و بۆ وەرگرتنی پۆستی حەزبی چوونەتە بەغدا کاک حەمەڕەشید لە ژاراوەوە سڵاوی خۆی گەورەتان لێبێت سەرنجی بەڕێستان چیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون کاک حەمەڕەشید بەڕای من مۆرکی حیزبایەتی پێوە دەبینم کام لە سەرکردەکان کام لە وەفدەکان کام لەو دەستە و تاقمەی کە ڕێکەوتون پرسیان بە یەکتر کردووە بەڕاوێش ئەو چوون سەردانی بەغدایان کردووە پرسیارەکە ئەوەیە کاک حەمەڕەشید بۆچی هێز و لانە سیاسیەکان لە ناوخۆیاندا ڕاوێژ بە یەکتر ناکەن بۆی کە لە بەغدا یەکگیر بن و مافی زیاتر با وڵاتیان بەدەست بهێنن مەبەستیان نییە ئەوەی من دەرچی دەکەم و بە تێڕوانینی خۆم وای دەبینم هەمووی زەعامەتە بۆ مەسلحەتی حیزبیە هاتوومە قەناعەت هەتا وەزیرەکانیش و پەرلەمانتارە بەڕێزەکانیش مۆرچی حیزبایەتیان پێوە دەبینم لە قسەکانیاندا وا دیاری دەکەن بە ناوی کوردەوە زۆر بەکەم قسە هەمووی دێتەوە سەر حیزبەکەی کە نوێنەری فڵان حیزبم بەڵام ئەمە دیسان ئەمە دەبێتە بارگرانیەک بۆ کورد ئەوە دەردەسەریە هەچەند بەغداش حکوومەتێکی تا ئەمە ناتومە قەناعەت ئەو کابینەی عادل عەبدولمەهدیش کۆسپی زۆر خراپی لە بەردەمدا زۆر نزیکە بۆ هەڵوەشانەوەی ویش ئەویش وا دەبینم حکوومەتێکی کاک حەمەڕەشید نوێنەرانی کورد لە بەغدا بە وەزیر و پەرلەمانتارەکان دەتەوێت بڵێ کە نوێنەراتی دەنگی ڕەوای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە فیعلی ناکەن بەڵکو پارچە پارچە بوون و هەریەکان بەو ڕێگەی کە حەزبەکەی بۆی دیاری دەکات بۆ دەستکەوتی حەزبی و شەخسی چوون بەدەست خۆش ئەمن وای دەبینم ئەمن وای ئەوە زەرەرە سەرەتانە بۆ کورد بەداخەوە لەو هەر ئەو ڕوانە بووە لە ژیانی کوردایەتی کە کراوە هەمووی ململانەی سیاسی هەمووی خۆ بە زۆرگرتن خۆ سەپاندن ئەخر ناکرێ کاکە ناکرێ ئەو میلەتە قوربەسەرە بەو شێوەیە ئاوای لەگەڵ بجوڵێنەوە ئاوای لەگەڵ بکرێ حاڵ ئەو میلەتەی تێدا بێکارەبایی بێسوتەمەنی چوزانم هەزار و ئەوەندە کە کۆسپ و تەگەرە کەڵەکە بوو لە بەردەمی حکم و دەسەڵاتەکەیدا چۆن ئاوا دەبێت ئەوەی کە گرنگە کاک حەمەڕەشید لەم پەرتەوازەی کورددا بەڕێستان وەکو وڵاتیەک ئەوەی کە زەرمەندی سەرەکیە بەغدایە یاخود هەرێمی کوردستان و دوجار هاوڵاتیانی ڕەشوڕووتی ئەم وڵاتن آخر زەرمەندی سەرەکی هاوڵاتی سبیر هاوڵاتی بێدەسەڵات هاوڵاتی مەزلوم زەرەر دەکا مەسئول زەرەر ناکا کام مەسئولە ئێستا بێکارەبایە کام مەسئولەتی نیسبەی لێلەیە باخەڵی بەتاڵێ کام مەسئولە عایلەی نەخۆش دەبێ و قەرز و قۆڵەی پێ ناکرێت پارەی حیاتەی بۆبدا کام مەسئولە بە خەستەخانەی کوردستان رازیە کام مەسئولە خواردنی فەقیریە ئەخکا دەکەم داوا لە دەسەڵاتداران دەکەم وەڵڵاهی خزمەتی خاک و وڵات وا نابێ با بگەڕێنەوە بۆ دانوستان بە یەکەوە دەستێگرن هەموو بە یەکەوە جوانین خزمەتی خاک و وڵاتەکەی بکەین بەڵام بەداخەوە گوێ بیسمان نابن جواب نادەنەوە ئیتر دەستخۆش سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان کاک ڕزگار لە هەولێرەوە لەگەڵمانە کاک ڕزگار سڵاوتان نەبێت سەرنجی بەڕێستان چییە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون
سلام لە تۆ لە دوش بینەرانیش سڵاوم هەیە بۆتان. زۆر سپاس. نازانم ئەوەی ئێستا جەم لێ بوو وایە ئەو وەفدەکان حزبین زیاتر نەتەوەیی حزبەکە چیە نەتەوەیی نییە؟ قۆ لە ئەبوو هورێرەوە نەهاتی لە پارتی و یان نێچێتی ئەوان وەزنی گەورەی کوردستان پارتی وێچێتیە هەر ئەوانیش دەبێت بچن چیت کە بچێتن. کاک ڕزگار زۆر باشە، بەڵام بۆچی وەفدەکانی ئەوانیش بەجیا دەچن؟ لەولاوە وەفدێک بە سەرۆکاتی فڵان کەس و لەم لاشەوە وەفدێکی دیکە وەشاندێکی دیکە دەچێتە بەغدا. ئێمە کاتێک کە هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق کرا هەموو هێز و لایەنە سیاسیەکان دروشمیانەوە بوو کە داکۆکی لە مافی ڕەوایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. ئەمەش بەڵگەیەکی حاشاڵ نەگرێت کە داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان بە یەکدەنگی و یەکڕەنگی و یەکدەستی و یەک هەڵوێستی دەبێت. بەڵام بۆچی کە دێتە سەر ئەرزی واقع هەمووی پەرتەوازەیە هەرێکە و بەرەگەی خۆیدا دەڕوات. هاوڵاتی ناڵێ با ئەم دوو هێزە نەسن، بەڵام دەڵێ با بەیەکەوە بچن و تەباو ڕەبابن کێشەکان نەگەین نەبەغدا. کاکەچەند دوو حزب دەستێوەندەرێکە پارتی وێچێت بە جیاواز چووینە هەر یەکەو لە بۆ پلە و پایەش دەدیتن بەس پلە و پایەکە بۆ چێە؟ پلە و پایەکەش هەر بۆ کوتە داتە پارتی وەریگرتیە چەتی وەریگرتن گرنگ ئەوەیە لە ناوە خۆمان لەسەر مافەنەتەوەیەکان ئەوەی وەکو شازێتەوەر ئەو شتانە ڕوویدا نەواوە وەکو ئەوەمان لێنێتن ئەوی دیکە گەردیەکە پۆستی سەرۆکۆچیدا وەردەگری ئەوی سەرۆکۆمار وەردەگری بەبوورە ئەوی کە پۆستی چەند وەزارەتێک وەردەگری مشکلەتمان نییە لەوەی نیم ئەوەیە ئیش بۆ کورد بکەن زات پارتی بیچیە چێتێ بیتن باوەڕم پێ بکە ئەگەر ئەتۆش بای لێوێندەرێکە ئێستا ئەگەر لەگەر وەفدەکان دابانە ئەتوبای باسی ئەو بەرنامەکە دەکرد دەبێت بۆ خۆش تێنەوەی ئەو ڕۆ کار کەسە بۆ کورسەکان ئیش دەکات بەس کورسەکان گرنگە ئیش کورسەکان گرنگ ئەوەیە لە ئیش دەبۆ میلەت بکاتن ئەوە گرنگە زۆر باشە. بەڵام ئایا بە فیالی وایە ئایا ئەم هێزانە لە بەغدا کورسەکانیان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکاردێنن یاخود کورسەکانیان لە پێناو وەرگرتنی کورسەکانیان بەکاردێنن؟ ئەگەر ئەوەی بڵێن شێ کورسەکانیان بۆ بەرژەوەندی گەل بەکارێنی کاکە چی هان کامە هەر دەبێت لەوە بەرژەوەندی خۆی بەکاربینیتن ئەتوش لە بەرژەوەندی ئەتوو ئیسفادە لە بەرژەوەندەکەی وی دەکەیت. زۆر باشە. ئەوەی کە گرنگە لە دوای ساڵی 2004ەوە هێزە سیاسیەکان لە بچووکترین هێزەوە کە کورسی لە پەرلەمانی عێراق هەیە تاوەکو زۆرترین هێز کە پارتی دیموکراتی کوردستانە. ئەوەی کە گرنگە ئەوەیە ئایا دەستکەوتە نیشتیمانیەکانیان لە بەغدا چی بوون جگە لە وەرگرتنی پۆست و سەرۆکی لیژنە و وەزارەت و کۆمەڵک بەڕێوەبەری گشتی و ئەو بابەتانە ئەو دەستکەوتە نیشتیمانیانەی کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لەسرە بە دەرەجەیەک یەکلایکردنەوەی پرسی مادەی 140 کە لە دوای 2003ەوە دەبینین وەکو خۆیان کەیسە ماوەتەوە ئەم کورسیانە لە بەغدا بەبێ جیاوازی هەموو حەزبەکان و هەریەکان بە ڕێژەی بەشداریان لە حکوومەتێک لە دوایەکانی عێراق چیان بۆ کورد کردووە؟ زوانە تەمەشاکە تاکە ئەو حکومەتانەی یەک لە دوای یەکە هاتوونە ئەوەی مادەی 140 پێشدارشکە نهاتۆ سەر دەسەڵاتی وەرنەگرتەوە بۆ ئەوەی نابینین ئێمە کەوابی ئیش بۆ ئەو شتە کرایە بەڵام تۆ برێ کەمینەی لە عێراق زۆرینە نی زۆرینە بەدەست حزب ئیسلامیەکانی عەرەب شیعەکانەوەیە ئەوان دەسەڵاتیان بەدەستەوەیە. بەس کاک ڕزگار هاوڵاتیان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان شاید حاڵی ڕووداوە سیاسیەکان و چالاکی و جموزۆڵە سیاسیەکان هەم لە ناوەندە حکومەکانی حکومەتی عێراق هەم لە ئەنجومەنی نوێنەران ڕۆژانە ئاگادارین وەک دەبینین لە چەند ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا کەیسی مادەی 140 وەک پرسێکی یاسایی دەستوری عێراقی لەلایەن نوێنەرانی کوردەوە بە شێوازێکی جددینە و ڕوژێندراوە. ئایا ئەگەر هەر دەستی لێ نەدرێ ئەم کەیسە هەرم بە ئەم بابەتە بەم شێوەیە نامێنێتەوە و نوێنەرانی کورد ئەو کات ئەهمیەتیان چ دەبێت لە بەغدا؟ برای بەڕێزم ئەوەی مادەی 140 دەوەژێنیتن یان پارتی یان نیشتیە ئەمن کەسی کەم لەوان زیاتر نەدیت بسە سەر شەقام مانگ بگرێتن بۆ ئەم پرسە ئەمن خەلکی دەبینم مانگ بگرێت بۆ پەرلەمانی ئێرفانەی کوردستانیان لەسەر شەقام بۆ معاش بۆ موچا خەلکی دەبژێنن بەس بۆ مادەی 140 ئەوەی کە خەڵک شەقام بجێنێتن بەس پارتی یەکێتیە هۆکارەکەی چییە؟ واقعەکە ئەوەیە ئێستا دەنابێت
لە بەرژەوە شەچ تایبەتی خۆت دەتەوێت لە تەوەرەوە بدەیت ئەمە ڕێزەوتەوە لە بۆچنەکە دەگرم خۆتە کابراجی حزبی دەتەوێت حزبەکەت پێ بکەیت مەرج نییە کاک ڕزگار ئەمە لێرە شۆڕبەی بابەتێکی سیاسی دەکەین مەرج نییە ئەوەی کە لێرەیە حەزبی بێت ڕێزم بۆ جەنابتان ڕەنگە لە چوارچێوەی پیشەکەدا ئێمە ئیشەکەمان وەرگرت بێت بەڵام پرسیارەکە لێرەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە لە بابەتە سیاسەکان قاڵ بوونەتەوە هەمویان ڕۆشنبیرن وا چاوکراون هاوڵاتیەکی بەسیتی ئەم هەرێمی کوردستانە ئاگادارە ئەگەر پرسێک لە ئەنجومەنی نوێنەران بروژێندرێت بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لە پارتی دیموکرات و وایەکێتی نیشتیمانیە کە زۆرترین داکۆکیان لێ بکەن چونکە ئەوان زۆرینەن حتمما دەبێ بەرهەمی ناکەم لە یەک شتی یەک شت یعنی زۆر بە کورتی پێت بدەم لە گەندەڵی و دیفاع ناکەم دسی و گەندەڵی هەیە ڕاست دەکەیت بەڵام لەسەر مافی نەتەوایەتی ئەوەی دیفاع بکات یەکەم پارتیە دووەم یەکێتیە بەڵام یەک عیب هەیە ناو پارتی بەس ئەو عیبەی هەیە ئەو دۆلارە نەبایە پارتی هیچ عیبی نەبوو بە تایبەتی سەرۆک بارزانانی بەس ئەو دۆلارە پشتی دەورا ئەو دۆلارە بەداخەوە هەندێک کەسی ناو پارتی استقلالیان کردیە گەندەری دەکەن ئەوە عیبەکە ئەگەر نابۆ مافی نەتەوایەتی لە تورکیا زۆر بە کورتی پێت وایە کە لە سوار ساڵی داهاتوودا نوێنەرانی کورد لە بەغدا هیچ دەستکەوتێک بۆ کورد بەدەست بێنن یاخود هەر وەکو ئێستا دەبین زۆر بە کورتی سپاس بەو کورسێکە کورد هەیتی لە پەرلەمانی عێراق ئەگەر بەدەستیش نێنن عێراق و وەزیف لەوەی باشتر نابیتن عێراق لەبەر لەم یەک شتدا یان پشتی کورد چارەسەر بکاتن یان هەر لە چاری بیستەوە تا ئێستاکەش چۆن ڕۆیشت هەروە دەڕواتن بەڵێ کاگرزگار لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان بەڕێزان ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت و هاوڵاتیان چاوەڕێن لە بەغدا کە حکوومەت پێک بهێندرێت بەو پێی کە لە 8 ساڵی ڕابردوودا لە سەردەمی حکوومەتەکەی نووری مالیکی بودجەی هەرێمی کوردستان کە لە سەدا 17 بوو بە یەکجاری بەردرا و حکوومەتەکەی دوای ئەو کە هی حەیدەر عەبادی بوو بڕیاریدا لە سەدا 12 بودجەی حکوومەتی عێراقی بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە پێی ئەو ئامارانەی کە لە بەردەستیاندایە بنێرێت و ئێساش کە سەردەمی حکوومەتی عادل عەبدولمەهدیە کە زۆر جار لە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە دۆستێکی نزیکی کوردی لە قەڵەم دەدەن و دەڵێن لە سەردەمی شاخ و لە ئەشتاکان ئەویش دۆستێکی نزیکی کورد بۆەوە دژی ڕژێمی فاشیست و دیکتاتۆری باسی ڕووخاو بووە بۆیە ئومێدێکیان لەسەرەوە هەڵچینیەوە و سەرکردەی هێزە سیاسیەکان ئێستا باس لەوە دەکەن کە ئەم ئایدیای ئەم سەرکردەیە گەر بێت و هێزەکانی دیکەی عێراقی چ سونە چ شیعەکان ئەگەر بێت و لێ بگەڕێن بینی لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت لەگەڵ کورد خۆش دەبێت وە چاوەڕێی ئەوە دەکەن باسدەوە دەکرێت کە بودجەی لە سەدا 17 ئەگەر نەشنێدرێت بتوانن اتفاقاتێکی لەگەڵ بکەن و گفتوگۆی و لێک تێگەیشتنێک هەبێت بۆی کە دۆخی هەرێمی کوردستان باش بێتەوە ئەوەی کە گرنگە ئێستا وڵاتیان چاوەڕوانی ئەوەن کە ئەو نوێنەرانەی کە ناردویانن بۆ بەغدا بۆی داکۆکی لە مافی ئەوان بکەن جیا لە پەرسە دەستوری و یاسایەکانی وەکو مادەی 140 و هەموو ئەو ئێستحقاقات و مافە ڕامیاری و ئیداری و سیاسیانەی کە بەر هەرێمی کوردستان دەکەون کە نوێنەرانی کورد دەبێت لەوێ ئەم پۆستانە پڕ بکەنەوە ئەوەی کە دوجار بەنسبەت هاوڵاتیانەوە گرنگەوەیە کە هاوڵاتیان لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە لە بەغدا مافەکانیان بسەندرێت ئەم بەشە خۆراکەی کە لە حکوومەتی عێراقیەوە لە بەرامبەر نەوت بەرامبەر بە خۆراک تاوەکو ئێستا هەیە ڕێژەکەی باش بکرێت و چاک بکرێت هاوڵاتیان چاویان لەوەیە کە لەم وەرزی زستانەدا نوێنەرەکانیان لە بەغدا داکۆکی لە مافی هاوڵاتیان بکەن و بەشە نەوتێکی باشیان بۆ بێنەوە هەرێمی کوردستان و ئەم زستانە منداڵەکانیان لەبەر سۆپایەکی گەرم دابنیشن هاوڵاتیان چاویان لەوەیە کە لە دوای ئەم مافە سەرەتاییانە کە کارەبایە
پرسە یاسایی و دەستوریەکانی عێراق کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندان وە لە گرنگترین پرسیان پرسی مادەی 140 کە لە کۆمەڵی خاڵ پێک دێت لە ئاساییکردنەوەی دۆخی ناوچەی جێناکۆکەکان ئەو ناوچانی کە بە مونتەنازێ عەلەیها ناسراون دواتر چارەسەرکردنی گر و گرفتەکان و قەرەبووکردنەوەی ئەوانەی کە ڕاگوازراون و ئەوانیان بۆ چارەسەر بکرێت بەڵام گلەیی هاوڵاتیان لەوەدایە کە لە چەندین ساڵی ڕابردوودا نوێنەرانی کورد لە ئەم حەزبەی کە هەموو جارێ دووبارەی دەکەمەوە کە کەمترین کورسی هەبووە لە بەغدا لەگەڵ ئەم حەزبەی کە زۆرترین کورسی هەبووە لە بەغدا ببێت جیاوازی دیفاعێکی سەرسەختیان لە ئەم مافەیاسایانە نەکردووە و زۆر جار ڕەنگە هەلومەرجی هەرێماتی گونجاو نەبوو بێت بۆ ئەوەی کە ئەم نوێنەرانی کورد ئەم پەرسانە بڕوژێن چونکە کەیسی زۆر گەورەتر هاتوونەتە پێش وە لە 4 ساڵی ڕابردووشدا بە فعلی پرسی هاتنی داعش و داگیرکردنی بەشێکی زۆری خاکی عێراق کە سێ لەسەر چواری خاکی عێراقی داگیرکرد و نزیکی بەغدا بۆ ئەمانە هەمووی گرفتی بۆ دروستکردن و ئەوەی کە تەرکیزی حکوومەتی عێراقی بوو ئەو لەبێتی کارەکانی بوو لە 4 ساڵی ڕابردوو ڕوبەڕووبوونەوە و سنووردانان و پلاندانان بۆ سەرکەوتن بەسەر ڕێکخراوی توند ئاژۆ و توندڕەوی داعش بووە وەک دەبینین کە لە 4 ساڵی ڕابردوو لە سەردەمی حکوومەتەکەی حەیدەرابادی ئەم کێشانە تەڕادەیەک یەکلای بوونەوە لەوەی لە ئێستادا لە ئارادایە دەستپێکردنەوەی مناقەشە و گفتوگۆ یاسایی و سیاسەکانی نوێنەرانی کوردە لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە لە 4 ساڵی داهاتوودا پشکێکی زیاتر بۆ هەرێمی کوردستان بچڕن و بەشێکی زیاتر لە خێروبێری ئەو وڵاتە خێروبێری عێراق بەتایبەت لە بەشەرنەوت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببڕن بۆ ئەوەی کە هاوڵاتیان قازانجێکی باش بکەن و دەستکەوتێکی باشیان دەست بکەوێت لە پێناوەوەی کە ژیانی هاوڵاتیان باش و چاک بکرێتەوە. بەڕێزان دوای ناوبڕێکی کورد دەگەڕێمەوە وڵاتان. بەرنامەی ئەو جارەمان لە دەڤەری هەولێرە دیارەکە لە سەنتەری شاری هەولێر بەڕێکەوتی لە باشوور لە جادەی مەخموری دەڕۆی دەچینە گوندی ئاودەلۆ دیمایانی یا جارجووایە ئاوا دێهام نیشتمانەیە سەرەتای ئاوادانکردنەوە و دروستبوونی ئەو گوندە دەگەرێتەوە سەر نزیکەی ساڵی 1950 پێشتر تقریبا 6 مگەل 7 مگەلی لێ مێگەل بەس مێگەل مێگەلی گەورە لێرە نەدەحەواوە دەچوونە زورجی هەتا هێواری ئێستا ئەوە نەمایە ناوەڵا ئەوە نمایە ئەقار نمایە لە شێ لەوە ڕێنی چ دێ نمای ئەمن بەخۆم هەم بوو فرۆشتم لەبەرت بێزی دڵ بە خودبایانیشنایی کەسانەکانێت بەربەیان پێشان کەر و دۆرا بوو ئاو بوو بەدایان لەبەر حەوز بوون و ئیشمان دەکرد جیشەمان دەکرد دڵنەمان دەکرد هەمومان دەکرد. بەرنامەی هەوارگەی کوردەواری هەینی کاتژمێرنەوە بە کاتی هەولێر. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان جارێکی دیکە سەرنج و تێبینەکانی ئەوەی خۆشەویست وەردەگرم لەسەر چوونی وەفدەکانی کورد بۆ بەغدا ئایا بۆ دەستکەوتی نیشتیمانی یاخود بۆ دەستکەوتی شخصی و حەزبین. کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوتان لەبێت سەرنجی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چییە؟ فەرموون. سلام علیکم براتم. عەلەیکە سەلام، زۆر سپاس. گومانی
تیانە پێشتر چی وەفتێک کە چوبێتە بەغداد هەموو وەفتەکان هەمی بۆ حیزبی بوون و بۆ دەستکەوتی حیزبی بوون یعنی تاگوێسە شتێکی وامان نەبینەوە کە بە ناوی نەتەوەتیەوە ببێت یعنی ئەوەی کە کرابێتیش پێشتر کە یعنی لەم 16 ئۆکتۆبەر هیما لە دەچوو یعنی تر نازانم لەمە دووە بەچی ناوێکەوە ئەچین بۆ بەخای یعنی بەچی ناوێکەوانێ داوای چی ماتێ بکەن یعنی داوای چی ئەەکەن هەمی لە دەچووە یعنی گومانی تیانە کە شتەکە ڕوون و ئاشکرا بۆ پۆستی حیزبی و هیچی تر زۆر باشە ئەم هێزانە بەر لەوەی کە بستنە بەغدا لێرە بە تایبەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان هەمویان باس لە دەستکەوتی نیشتیمانی دەکەن لە بەغدا بەڵام هیچ یەکێکیان دەستکەوتی نیشتیمانی بۆ کورد لە بەغدا چنیوەتەوە ڕێزەکەم ڕوون و ئاشکرایە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە ئەوە هەمی حەملەیەکی عەلامیە هەموو حیزبێک ئەوە بۆ خۆی کات بەس بەڵام ئیتر هەرمونە کە چوون ئەوێ نازانم یعنی من ئەبێ ئینسان ئینسافی هەبێت بەڕاستی لە بەرامبەر ئەو وەفتانی کە لە بەغان لە بوونی ئەندام پەرلەمانەکانە ئەوانەی کە لەوێک دەستیان دیارن یعنی بێ ئینسان پەنجەخا لەسەر ئەو کەسان ئەوانیش یعنی بە پەنجەکانی دەست ئەبژێردرێت چێ و چێن و بۆچی حیزبێکن ئێستا هەر بۆ نمونە کاک ئەحمەدی حاجی ڕەشیمانێ خۆگەرم مۆسەقی کابڕاستی ئەو کەسایەتێکی ناودیار بوو کە لە بەغایە جێدەستی دیارە یعنی بەپێی توانە بەپێی شخصی خۆی هەوڵی خۆی گرنگە ئێجا بە تەناکەشیش بەڕاستی یعنی هیچ ناکرێت ئێمە تا ئێستا حالی حاضر هێشتا لە بەغاین شەڕی پۆسە شەڕی کورسیەکانە شەڕی پۆسە سیادیەکانە وەزاریەکانە ئیتر تۆی جاری هێشتا ئێمە ناو خۆمانە لەوێ شەڕی خۆمان ئەکەین بۆ پۆست ئیتر چیجا ئەوەی کە ئەوان چۆن متمانی ئەومان پێ ئەەکەن ئەوەی کە گرنگە بۆچی ئەم هێزانەی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەیەکەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ دانانیشن لە بینی خۆیاندا پۆستەکان دابەش ناکەن خۆ ئەمان یەکێک لە وڵاتێکی شەرقنیە و یەکێک لە غەرب بێ یەکێکیان لە شوێنێکی تر نییە ئەوی تریان لە شوێنێکی دیکە بێت هەردووکیان یاخود هەموو هێزەکان هێزە براوەکانی پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستانن و نێوانی سەرکردایەتیەکانیان بە ئۆتۆمبیل هەمووی 2 ساعات و 3 ساعاتی جیاوازی نیە بۆ لەسەر مێزێکی گفتوگۆ دانانیشن و پۆستەکان دابەش بکەن و بۆ کێشەکان دەبن بۆ بەغدا لە کاتێکدا سوور دەزانن سەرکردەی هێزە سیاسیەکان ئەم کێشانە کە دەچن بۆ بەغدا پێگەی کورد لە بەغدا لاواز دەکەن کورد پەرتەوازە دەکەن دەستکەوتی نیشتیمانی زیاتر لە دەست دەدەین و سنگ و قورسای و هەژمونمان لە بەغدا کەمتر دەبێتەوە پرسیارەکە لێرەدا ئایا ئەوان ناهێڵن لە هەرێمی کوردستان بێکەوە دابنیشن وڵاتانی ئیقلیمی یاخود بە فیعلی ئەوان خۆیان لەناو خۆیاندا ناکۆکن برا بەڕێزەکەم ئێمە حەق خۆمان لە کوردستانە خۆمان لەناو خۆمانە جارێکی خۆمان لەناو خۆمان ناکۆچین ئەوە تا یعنی ها سەیری کە حیزبە گەورەکان سوون دە حیزبە بچووکەکان ئەکەن ئیتر یعنی بەڕاستێکە من چی متمانەیەک بۆ حیزبە بکەم کە لە کوردستانە زوڵم و سەمم لێکات ئێستا من لە بەغایە یعنی پشتی بگرم بەڕاستێکەی ئەمە حەقیقەتێکە گومانی کارە تو وەرە جارێک ئێمە هەر لە کوردستانە بامە و ناو ماڵی خۆمان ڕێخێنێرە فەرموو ئەوەی کە من حەقی خۆمە حەقی خۆم بەرێ ئەو کاتە وەرە لە بەغا من ئەو کاتە حسابی نەتەواتیەکەم و حسابی قەوماتی ئەەکەم لەگەڵتا بەسەر چاوم کێشەیەکمانیە و وەزارەتێکە بۆ تۆ با بۆ تۆ بێت منیش دەنگە بوو ئەم بەزەڵام تۆ سەر لە کوردستان تۆ لێرە دەرمەکەیت نانم ئەبڕیت مەعاشم نایەتێ بەڕاستی زوڵمم لێ ئەکە ئێسحساقی ئینتیخابی خۆمم نایەتێ ئێتە من چۆن چی متمانەیەکی پێ بکەم کە لێوێ یعنی کە تۆ ئەمە دەنگی پێ بم بەڕاستەکە یعنی ئەمە ێزاچی بێ خاڵە جەوهەریەکە کە لە بەغا نەماتوانیەوە تاکو ئێستا هیچ حەقێکی هیچ ماسێکی کورد بەدەست بێنین یعنی بەڕاستی سەم و قورسایی کوردیش لە بەغا گومانە نەبێت لەم قسەیە کە یعنی هیچ سەم و قورسایەکمان نەماوە بەڕاستی تا خولی ڕابردوش سەم و قورسایەکمان هەرە و بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد لە بەغایە پێگەیەکی وا بەهێز و بەقوەتی نەماوە کە بتوانین جارێکی تر ئێمە بڵێن هەین و کوردین بەڕاستەکەی سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان باوکی سیڤەر لە کەلارەوە لەگەڵمانە باوکی سیڤەر سڵاوتان لەبێت بەڕێستان سەرنجی چتان هەیە فەرمونون زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان
کاک مەسعود بەرزانانی هیچ پۆستێکی نەماوە تاسو وەکو سەرۆک هەرێم بۆ بەغدا. باوکی سیڤەر بەردەوام بە پێتان وایە کە کورد کە دەچێت بۆ بەغدا تەنها بۆ پڕکردنەوەی ئەو کورسیانەیە کە بۆی دانراوە و تەنها شوێنێکی بەتاڵ پڕ بکاتەوە و گرفتێکی حکوومەتی عێراقی چارەسەر بکە بەوەی کە کورسیە بەتاڵەکان پڕ بکەنەوە یاخود نەخێر بە فیعلی ئەم کورسانە ئەم کورسیانە لە بەغدا هەژمونیان هەیە و قورساییان هەیە و مافی کورد لەسەر ئەم کورسیانە لە ڕێگەی سیاسی و یاسایی بەدەست دێت. والله حزب کوردیەکان زۆربەی ئەوە نەیە بڵێ هەمویان زۆربیانە چون بۆیە بۆ پارێزن بۆ پارە کورسی دەوە زیاتر نییە پێویستیان بە فەقر وەزارەتەکان بۆ پارە و کورسیە هەمووی سەرۆک کۆمارە نردوو بۆ شنیادیانە یەکێتی پارتی شەڕی سەرۆک کۆمارەکەن هەموو شەڕی پارەی لە بەغداد. بەڵام هێزەکان هەمویان واناڵن هێزەکان دەڵێن ئێمە بۆ دەستکەوتی نیشتیمانی دەچینەوە بەغدا گەرنا هیچمان چییە لە بەغدا لە 2003 تا کویساکە چیان کردەوە بۆ کوردستان وەک هاوڵاتیەک پێتان وایە کە چیان کردووە هێزەکان هەموو هێزەکان وێنەریان هەبووە لە بەغدا بەدەست شوانێکە بووایە لەوانە باشتر بوو بەدەست شوانێکە بووایە. کەواتە بوونی وەفدەکان و بوونی وێنەرانی کورد لە حکوومەت و پەرلەمانی عێراقدا تا چەند زەرورە وەک هاوڵاتیەک ئەگەر بێت و نەش بن ئەوان لەوێ چی لە دۆخی هاوڵاتی لە هەرێمی کوردستان دەگوزارێت ئەم ئەمانە بچن باشە بەس یەکێتی پارتی هیچیان پەسەند نییە لەوێ لەبەرەوەی یەکێتی ئاید ئێران و پارتی ئاید تورکیایە تا ئێران نەڵێ بچۆ ئەو نازانم بەخۆی بچێمەوە بەغداد. بەڵێ سپاس بۆ باوکی سیڤەر لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. بەڕێزان ئەوەی کە گرنگە هاوڵاتیان باز دەکەن لە دوای 2003ەوە تاوکو ئێستا وێنەرانی کورد یەک دوانسیان دەستکەوتێکی نیشتیمانی گەورە کە شایستەی باسکردن بێت لە حکوومەتی عێراق و لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی حکومیەوە بەدەستیان نێناوە و هاوڵاتیان چاوەڕێی ئەوە بوون وێنەرانی کورد لە بەغدادا کوکی لە مافی کورد بکەن. لە چەند ساڵی ڕابردووەوە بەشە پارەی بەشە گەنمی هاوڵاتیان جوتیارانی هەرێمی کوردستان کە گەنمەکانیان ڕەوانەی سایلۆکانی بەغدا و ڕادستی حکوومەتی عێراقی کردووە چاوەڕێ بوون پارەکانیان بۆ بێت و نرخی ئەم گەنمەی کە داویانە پارەکانیان بۆ بێتەوە هەرێمی کوردستان وێنەرانی کورد بە بێت جیاوازی تەنانەت نانتوانیوە پارەی بەشە گەنمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆ جوتیاران بگەڕێنەوە. ئیتر هاوڵاتیان زۆر جار ناومێدن لەوەی کە نوێنەرانی کورد لە بەغدا بتوانن دەستکەوتی گەورەی نیشتیمانی لەسەر ئاستی باڵا بەدەست بهێنن. هاوڵاتیان ئومێدیان بەوە نەماوە بەو پێی کە وەک بینیمان کە لە 4 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بە کۆمەڵێک تەنگەژەی سیاسی و کۆمەڵێک ڕووبوەڕبوونەوەی سیاسی و سەربازی بەرامبەر بەغدا وەستایە و بە کۆمەڵک قۆناغی قورسدا تێپەڕی هەر لە داخستنی فڕۆکەخانەکان و ڕادەستکردنەوەی خاڵە سنووریەکان و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکەی یاسایی کە ئەمانە لە ڕووی یاساییەوە تۆق و کۆتوبەندی هەرێمی کوردستانیان کردو و هەژمونی هەرێمی کوردستانیان لە بەغداوەکو پێش 4 ساڵی ڕابردوو نەهێشتووە. بۆیە جارێکی دیکە چونەوە بەغدا بەم قووەت و هێزەی خۆمان لەسەروی هەموویەوە بەم ناکۆکەی نێوان هێزە سیاسەکان کە ڕیشەیەکی قوڵی هەیە هەر حەزبێک لەم لاوە ڕاست دەبێتەوە و دروست دەبێت خۆی بە کوێخای وڵاتەکە دەزانێت و ئیتر جۆرێک لە پەرستبەیەکتر نەکردن لە نێوان سەرکرداتی هێزە سیاسەکان هەیە و جۆرێک لە شەڕی نەفسی لە نێوان سەرکرداتی هێزە سیاسەکان هەیە و ئەمە شۆڕ بۆتەوە بۆ ناو هاوڵاتیانیش. بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە وای کردووە کە حەزبایەتیەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە حەزبایەتی نەچێ بەو پێی کە عەقد و ڕق و کینەیەکیان بەرامبەر بێ هێزی بەرامبەری دروست کردووە ئەگەر بەم جۆرەش نەبێ حەزبەکەی بێگومان قبوڵی ناکە. ئەمانە هەموو زیانی بە دۆخی هەرێمی کوردستان گاندووە هاوڵاتیانی ناومێد کردووە لەوەی کە نوێنەرەکانیشان لە بەغدا ئاوا بەیەکەوە دابنیشنوە ئاوا بەیەکەوە یەکگیر بوون و وەداکوکی لە مافی کورد بکەن بەڵکو لەوێش وەک هاوڵاتیان ئەوان پراکتیزی پرۆسی حەزبایەتیان دەکەن. کاک ئەرکان لە چۆمانەوە لەگەڵمانە. کاک ئەرکان سڵاوتان لەبێت سەرنجی بەڕێستان چییە؟ فەرموون. السلام علیکم. عەلەیکە سەلام.
دەستخۆشی ئەو بەنامەیەک لێ دەکەمەوە سلااو ڕێزمێ بۆ جەنابتی بۆ هەموو کارمەندانی بەڕێز و هەموو بینەران خۆشەویست. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرنجی بەڕێستان چییە لە سەرتەوەری بەرنامەکە؟ نوێنەرانی کورد لە بەغدا بۆچی لەوێن؟ نوێنەری کورد نییە، نوێنەری ئەیزبیە. ئەمە نوێنەری ئەیزبین، ئەم بە نوێنەری کورد نابینم. ئەمە دەبینم لەلایەکی دەبینی نیوەی خاچی کوردستان زیاتر سەنجاویەکی خاچی کوردستان هەموو ڕۆی لەلایەکی دیکە لێوە کێشە بوو لەگە عێراق ئەودا لێرە دەست خۆداوێنەوە عێراق و بۆ بەرژەوەند و بۆ ژیان و بۆ گوزەرانی بۆ پلەپایی خۆیان ئەوە لێرەوە لێ دەستی لەوێ شەڕی دەکا وەڵام دەسەڵات دێ وەڵام لەو پۆستە بێ ئەی لۆ بینی پێدان دەرگۆ بەغداد تەلاقمدا دەرگۆ ناسینەوە سەر شڕاکتی بەغدا نازانم پێ ناگەم نازانم سەر سوورماوە لەم وڵاتە نازانم ئەو کوردنیە بابە وەبینە. کەواتە بەم جۆرە ئەم وەفدە حەزبیانەی کە بەڕێزت باسییان دەکەی دەتوانن داکۆکی لە مافیا وڵاتیان بکەن؟ لە هەوڵاتی ناکەن. ئەوە لە پێناو بەرژەوەندی مانەوەی ئەیزبی درێژە پێدان بە مانەوەی ئەیزبی درێژە پێدەنن نەک بەمانەوەی نەتەوەی چۆن وادم لێرە هەڵبژاردن دەکرێت هێز بە کادینی تەزویری دەکا بە پێشی هەمان دەکەون ئێوە چۆن دەبێت کاکە کوردستان ئازادی کا عەدالەت کا ئەمە گەڕاینەوە بۆ سەدەمی نەوەتویە پێش نەوەتویە سەدەمی ڕژێ بەعد هەڵبژاردنی دەکرد و فولی دەکرد لە تەسویر دەی بۆ وڵا دەرچوومەوە ئەوە ئێستاش دەبینیت بە هەمان شێوە هەڵبژاردنی دەکا فولی دەکا وڵا دەرچوومەوە وێ بابەت ئەیزبیتی نابی ئەوابی کورد دەبی هەموو یەک گربی بە یەک دەنگ بە یەک نەتەوەیی ئەوجا بچیت بۆ بەغدا ئەوجا داوای کێشەکانی کورد بکە. کێ زەرەر دەکا لەم پەرتەوازەی کورد لە بەغدا بۆ پێی کە هەر هێزێکیان خۆی بە کوێخا دەزانێت و حەز دەکا هەموو هێزەکانی دیکە شوێن ئەو بکەون بۆ بەغدا هەموو هێزەکانیش ئەم نەفسێتە بەبێ جیاوازی لە ڕۆحی باگراوندی حەزبەتیاندا هەیە چێ زەرەر دەکا لەم جۆرە بیرکردنەوە و لەم جۆرە پرۆسە سەقەتەی عەقڵانێتەی کە حەزبەکان پراکتیزی دەکەن و لە چوونیان بۆ بەغدا بە تایبەت لەم پرۆسەیە گرنگەدا زیانی سەرەکی بەرشێ دەکەوێت. ئەمە زیانی سەرەکی بە کورد کەوتووە بە کوردستان کەوتووە کوردستان تێکچووە لەبەرەوەی تەنیا حیزب لە پێناو بەرژەوەندی خۆی دەستی ئیش دەکا لایەنەکانی تر فەرامۆش دەکا کێشە لەگە لایەنەکانی تر دەکا وەڵامی پڵان سەرۆکم دەیڵاتن ئێکات دەوەرە هەموو پێکەوە کورد بەیەک نەتەوەی کوردی بەیەک هەڵوێستی کوردستانی بچۆن بۆ بەغدا داوای مافی تەواوی کوردستان بکەن نەک تاکە ئیزبی و تاکە شەخصی و لە پێناو بەرژەوەندی خۆ ئەوە ناکرێت کاکە ئەم وەسعەت چانابی ئەم وەسعەت چۆن بووە هەر ئەوا دەڕوا هەتا ئەم ئیزبە لە تاکڕەوی نێتە خوارەوە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزتان لە چۆمانەوە سپاس بۆ ئێوە بەڕێزان ئەوەی کە هاوڵاتیان چاویان لێیە و پێشتریش باسم کرد لە چوونی ئەم وەفدانە بۆ بەغدا ئەوەیە کە بەرەنجامێکی بێ بەرەنجامی چوونی وەفدەکانیش بۆ بەغدا ئەوە بێ کە هاوڵاتیان قازانج بکەن بەوەی کە بەشە نەوت و بەشە خۆراک و بودجەی لە سەدا حەڤدە بە دانوستانکردن لەگەڵ بەغدا بگەنە ڕێککەوتن و جارێکی دیکەم بودجێ بێتە هەرێمی کوردستان بازاڕەکان ببوژێنەوە هاوڵاتیان ببوژێنەوە و پرۆژە خزمەت گوزاریەکان جارێکی دیکە دەست پێ بکرێنەوە و بانکەکان جارێکی دیکە پارە بێتەوە ناویان و هاوڵاتیان جارێکی دیکە دەست بکەنەوە با پرۆسەی کار و کاسبی خۆیان و دۆخی ژیان لە دوای هەر ساڵی ڕابردووە لە سەردەمی حکومەتەکەی نووری مالیکی کە بەم قەیرانە سیاسیە بەم قەیرانە دارایی کە حکومەتی عێراق هەرێمی کوردستانی پێسەزادا جارێکی دیکە نەمێنێت و هاوڵاتی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەکی عێراقی بۆ پێی مادام هەر لە چوارچەوەی عێراقداین هەر وەک هاوڵاتیەکی عێراقیش ئەرک و کە ئەرکەکانی جێبەجێ دەکات بۆ مافەکانیشی بۆ دەستەبەر بکرێت کاک کوردۆ لە قەندیلەوە لەگەڵمانەکە کاک کوردۆ سڵاوتان لێبێت سەرنجی بەڕێزتان لەسەر تەوەری بەرنامەکە چییە فەرموون؟ کاکە سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک کوردۆ. بەێ برا گەورەی وەڵی کاکە ئەوانەی چونە بەغدایەوە بزانم هیچ تشتیوان تەنها ئەوەن دەیان وەکو ساڵی 91 حڕمەتی سەدامیان ماچ کرد و لێن دەریش ئەوم خەرکیان لە کەرکووک
لە پردێ لە چیای شنگال ئەو پێشمەرگیان شهید برێن شهید بوو برێن کوژرا برێن المهم يعني ئەو پێشمەرگە شهید کرا ئێستا گەورەمەتی عبادی و مالکی و حادی هامری بەخۆتان دەزانە ئەو هاتە کەرکوشێ و خەشی کرد ئێستا ڕۆمەتی یەکدیری ماز دەکەن معنای چی يعني ئەو خەرکە بەلاش بە کوژدرا لە کەرکووک و لە مەقمەغول و لە گوێر و لە شنگار و لەو مەتخەی برێن ئەوە یەک زۆر باشە بەڵێ بەردەوام فەرموو دووەم ئەوانە لە ساڵی 96ەوە برێن سیوەکی ئاب زائیدەن شازەی ئۆکتۆبەر یعنی ئەکسانە بەچێ چلۆ بەغدا یعنی خەچا فێرە جاشاتی کرد بە کوردی بە کوردی کورمازی خەچا فێرە جاشاتی کرد خەچا فێرە کوردایەتی نەکرد ئێستا ئەوانە وەڵی کوردی نینە کا کوردۆ ئەوانە کودری حەمیلی ئەمریکای ئەوش حەمیلی بەغدانە تاوە کا کوردۆ ئەم پەرتەوازەی کورد لە بەغدا تا چەند زیانی لە کورد گەیاندووە زۆر بە کورتی سوپاس دەکەم برا گەورەی وەڵڵی کا زانێک و باشە وا باشە ئەو معارەزێتە پێم خۆشە کۆمەڵ و گۆڕاژ لەگەر نەوەی نوێ یەگرت و هەر هەموو بوونە معارەزەت بەستی سێ کورسی معارەزەتی بە قووەت و بەهێز لە یەکێتی پارتی گەڕێن باشترە بە تەنیا بچنە بەغدا حەق و ماشی ئەو خەڵکێ وگەن ئەوانە پێیان وەرە ناگیرێ کاکە 27 ساڵە وەرەگیرێ تازە وەرناگیرێ 33 کوشی وەشی هەندێک مامەساژ باسییان کرد بۆچی سێ کوشتێ دەتوانانی شتێکی بکەن بەرامەکەکان یەک بن ئەوش قەندیلەوە هیچ ناکرێتن کاک کوردۆ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک بەختیار لە هەولێرەوە لەگەڵمانە کاک بەختیار سڵاوتان لێبێ سەرنجی بەڕێستان چیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون کاک بەختیار کاک بەختیار لە هەولێرەوە لەگەڵمان ماوە بەڵێ هاوکارانم دەڵێن کاک بەختیار پەیوەندێکی پچراوە لە هەولێرەوە هیوادارین کە بتوانێت پەیوەندی بکاتەوە سەرنج و تێبینەکانی خۆی بڵێ بەڕێزانەوەی کە زۆرینی هاوڵاتیان باسییان کرد ئەوەیە کە حزبەکان کە دەچن بۆ بەغدا بۆ بەرژەوەندی خۆیان دەچن بۆ ئەوە دەچن کە لە بەغدا تاوەکو زۆرترین ڕێژەی وەزارەت و پێگیان هەبێت لە بەغدا هەژمونیان زیاتر دەبێت و دوجار باس لە هێز و قووەتی خۆیان لەسەر ساحەی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان دەکەن. باوکی یاران لە سەید سادقەوە لەگەڵمانە. باوکی یاران سڵاوی خۆتان لێبێت فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ بەڕێستان. باوکی یاران سەرنجی ئێوە چییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ پێتان وایە کە نوێنەرانی کورد لە بەغدا بۆ ئەوە چوون کە داکۆکی لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن یاخود بۆ ئەوە چوون کە بۆشاییەک لەوە کورسیەک لە حکوومەت و وەزارەتی بەغدا پڕ بکەنەوە؟ کاک زانایان بەنسبەتەوەرەکەتۆ ئەگەر وەفدەکانی کورد بۆ داخۆکی لە میلەتی کورد بچلایەتە بەغدا ئەوەی میلەتی کورد لێرە چاوەڕێی تەنکەرەنەوتێکی نەوە کرد لە بەغاوە بەهاتایە کە بینی هەمومان لە ناوچەکانی خوارێڕاک بەکار تەوزیع ئەکرێت. ئەگەر وەفدی کورد بۆ بەرژەوەندی میلەت بچوایەتە بەغدا ئەوە چاوەڕێی ئەوەی نەوە کرد تاوەکو ئیسش موچەی پێشمەرگە و هێزەکانی تر نانێرێت. ئەگەر بۆ ئەوە بچوایەتە بەغدا بۆ پلەپۆست نەتوان شەڕی پلەپۆستی نەکردایە میلەتی کورد لێرە ئیستا حەباجەکەی نەوەدا ئەوەیشی ئەچێت تەنها لە پێناو بەرژەوەندی شەخسی حیزبیە. تو خوا گاگزارە یەک وەفدم پێ بڵێ بۆ دانوستات بۆ شەڕی میلەت و بێتە بەغدا هەر لە پەرلەمانتارەکان هەر لە وەفدە حیزبی و حکومیەکانیش کام وەفدیانە بەرژەوەندی میلەت و بۆ داواکاری میلەت بێتە بەغدا؟ وەفدەکان و حزبەکان وا ناڵێن. بەڵام خۆ بەواناڵێ ئەوان نەبێ کاکزانە باشە یەکاکزانە یەک وەفدم پێ بڵێت چی لە پەرلەمانتارەکان کە لەوێن چی لە وەفدە حیزبی حکومیەکانی ژەچن کام داواکاری کوردیان بردووەتە ئەوێ لە بۆ بەغا حالیان کرد بێ داوای موچەیان کرد بەغا بۆی نادن هەتا وەکو ڕێفراندۆم نەکراوە باجەکەی ڕێفراندۆم میلەت نەیدا نەوتەکەیان خۆیان نەیانگرت لە کەرکووک بە ناچاری هەریان مەجبور نەبوو بۆی نەوتەکەی تەسلیم بەغا بکە بودجەی بۆ نار نەبەخوا بۆی نەرا هەمومان نەزانین ئێستش هەمومان خۆ دەزانین چاوەڕێی تەنکەرەنەوتەکانی بەغای بگاتە کوردستان
بۆ ئەوەی هەر شەهر مانگۆ لە شارێ تەوزیع بکرێت وەک هاوڵاتیەک باوکی یاران کەسی وەری نەگرتو وەک هاوڵاتیەک پێتان وایە نوێنەرانی کورد لە بەغدا پەرلەمانتارەکان و ئەو بەڕێزانەی کە وەزارەتەکان وەردەگرن و ئەو پۆستە باڵانەی لە حکوومەتی عێراق وەریدەگرن لە هەر پشکێک بێت لە هەر حزبێک بێت چی بکەن بەوەی کە زۆرترین دەستکەوت بۆ هەرێمی کوردستان بێنەوە؟ وڵی کاکزارە من وەکو خۆم هیچ متمانیەتم تێیان نییە چونکە هەموویان بۆ بەرژەوەندی حیزبی و شەخصیە. بەڵێ باوکی یاران من ئاگادارین داواکاریشم ئەگەر مەجالی ئەمە بێت داواکاریشم لە کۆمەڵی ئیسلامی و ئیبرایانی یەکگرتووی ئیسلامی و برایانی گۆڕان لەگەڵنەوەی هەر هەمویان بتوان ببنە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دژ یەکەتی پارتیکەوەی چەند ساڵان لێتە چۆستێنەوە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و گۆڕانیشنەوەی بەس لەبەر خاتی خۆیان لەبەر خاتی میلەتیش نە ئەگەر ئەویان دێ ناکرێ لەبەر خاتی خۆیان کە ئەو هەمووەدانیان تەزویر کرد بەسەر هەموو حیزبانەیە هەموومان ئەزایی بە تەزویر چوونەتە ئەوێ هەموومان خۆمێکی پیشایی حالی تەزویرەکانم حەز ناکەم لە یاحیزاکە جەنابتۆ بینم ئەگەر خۆم بەخوا خۆم ئاگادارم کەس بە تەزویر بکەوە. بەڵێ باوکی یاران لە سەی سادقەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. بەڕێزان ئەمانە بوون سەرنج و تێبینەکانی ئێوە لە سەر تەوەری بەرنامەکە کە ئایا چوونی وەفدەکانی کورد بۆ بەغدا بۆ دەستکەوتی نیشتیمانیە یاخود بۆ دەستکەوتی حەزبیە. هاوڵاتیان زۆربیان سەرنجیان لەسەرەوە بوو کە وەفدەکان بۆ دەستکەوتی نیشتیمانی نەچوون بەو پێی کە لە دوای ساڵی 2023ەوە کە کورد بەشدارێکی فعلی حکومەتە یەک لە دوایەکەکانی عێراق بووە دەستکەوتی نیشتیمانیان نەبووە بەڵکو تەنها نوێنەرانی کورد لە بەغدا کورسیەکیان پڕکردێتەوە پۆستێکە حکومیان پڕکردێتەوە و دوجار بەرژەوەندەکەی بەرژەوەندی شەخصی بوون و خۆیان و ماڵ و منداڵ و کەسوکاریانی پێ تێر بوو و هاوڵاتیانیش لە هەرێمی کوردستان هەر وەکو جاران لە دۆخی جاراندا ماونەتەوە تا بێگەشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە لە بەرنامەی دوانگەی خەڵک و لە سەرتەوەرێکی دیکە هەمولایەکتان بەخوای گەورە دەسپێرم ئێوارەیەکی شاد و کامەران بۆ هەمولایەکتان خواتان لەگەڵ.